زیاتر لە 10 ڕۆژە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغدایە و لەم ماوەیەدا دەیان کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کردووە، هەرچەندە هێشتا هەردوو لا نەگەشتوونەتە ڕێکەوتنی کۆتایی، بەڵام وەک دەوترێت لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە. لە نێو بازاڕی شاری سلێمانی لە خەڵکم پرسی تا چەند ئومێدت بە ڕێکەوتنی ئەم جارەی هەرێم و بەغداد هەیە؟ چیت هەیە بۆ وەفدەی کە ئێستا لە بەغدان یانەوێت ڕێکەوتن بکرێت لەگەڵ بەغداد و کۆتایی بۆ کێشانە بێت کە ساڵانێکی زۆرە درێژانێ؟ بڵێ دەستخۆشیان دەکەین، زۆر سپاسیانەکەین کە شتێک بۆم ئەم هەوڵاتیانەمە بکەن، چکە بەڕاستی خەڵک زۆر هیلاکە بەدەست بێ موچەیەوە بەدەست بازێک کێشەیەکەوە. کاسبین لەم بازاڕێ حەزەکەین باشترین ئیش بۆ ئێمە بکرێت. وەفدەکەش پێم وابێ مەشروعێکیان زۆر خۆیان هیلا کردووە، پێم وابێ ئەم جاریان خەلەری ئێمە نەبێ، خەلەری حکوومەتی عێراقی بێ. شتێ بۆ وەفدە چۆن ڕێبکەون لەگەڵ بەغداد وەکو کوردێک لێرە؟ والله ئەگەر مەسلحەتی میلەتی تیابێ و ڕێبکەون هەموو کەسێ حەز بەوە ئاکات. بەس ڕێکەوتن ئەساسی و مەرجی هەموو شتێک لەبەرەوەی خەڵک بەڕاستی پێی نەماوە. بۆ میلەتی ئێمە چوون بۆ ئەوەی ئەم میلەتە لۆ نەهامەتیە ڕزگاری بێ. ئەگەر ڕێکەوتن بکرێت کاریگەری چێ بێ لەسەر بازار؟ ڕاتەمەن بازارە بوژێتەوە، بازار ئێستا هەر نەماوە. گفتوگۆکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی بەردەوامە. پێشتر قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی وەفدی دانوستانکاری هەرێم ڕایگەیان لە بەغداد ناگەڕێنەوە تا دەگەنە ئەنجامێک کە ئومێد بۆ ژیانی خەڵک دەگەڕێنەوە. ئێستا زۆربەی چاوەکان لەسەر هەوڵەکانی قوبات تاڵەبانی و وەفدی دانوستانکاری هەرێمە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد و کۆتایی هێنان بەو دۆخە دژوارەی کە ساڵانێکە تەنگی بە ژیانی خەڵک هەڵچنیوە. لە خەڵکم پرسی تا چەند ئومێدت بە هەوڵەکانی قوبات تاڵەبانی هەیە؟ بۆ سەرۆکی وەفدەکە کە قوبات تاڵەبانی دەوتێت زۆر ئەمجارت لە هەوڵایە بۆی کە ڕێکەوتن بکرێت لەگەڵ بەغداد کۆتایی بەم کێشانە بێت. وڵای کوڕی و پیاوە هەر هیلاک بۆ میژەری نەبێ هیلاک بێت. کاقوبات ئەم جاریان زۆر ماندووە، یعنی ئەوەی کە کاقوبات کردوێتی تەسەوورەکەم لە 2014ەوە هەتا ئەمڕۆکەوا کاتە 2021 هیچ وەفدێکی کوردی تێ ئەسا ئەوەنە ئیشی بۆ کورد نەکرد بێت. وڵای دەستخۆشی لێکن بەڕاستی زۆر ماندووە، زۆر هیلاکە، ینی ئێمە مانامی لەوانێت تەحملی ئەو نوع مفاوەزات و ئەو هینە نەکەین. بەس ئەو قسەم بۆ هەیە ڕێبکەون، هیچی ترمان ئێمە لێنە. وەفدی دانوستانکاری هەرێم با سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغداد لە هەموو دەرگاکانی داوە و لەگەڵ حکوومەت پەرلەمان و لایەنە سیاسیەکانی عێراق سەرقاڵی کردنەوەی ئەو گرێکوێرانەیە کە ناکۆچیەکانی ساڵانی ڕابردوو دروستیان کردووە. بەهۆی ناکۆچیەکانی نێوان هەرێم و بەغداد و کاریگەری قەیرانی دارایی و دوجارش ڤایرۆسی کۆرۆنا هەرێمی کوردستان ڕوبەڕووی دۆخێکی دژوار بووەتەوە. ئێستا کە گفتوگۆ و دانوستانێکی نوێ لە بەغداد دەستی پێکردووە و ئەگەری ڕێکەوتن نزیکە، هاوڵاتیان ئومێدێکی زیاتریان بۆ گەڕاوەتەوە و خوازیاری ئەوەن هەرێم و بەغداد بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی ئومێدێک بۆ ژیانی خەڵک بگەڕێتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.